لە درێژەی خزمەتەکان و هاوکاریەکانیدا دەرهەق بە خەڵکانی هەژار و کەم دەرامەت فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوکاریەکانی گەیاندە قەزای سەی سادق. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەوبارەوە پەیامنێرمان سوهەیب محەممەد لە قەزای شارە زورۆ لەگەڵمان دەبێ. سوهەیب سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ سڵاوی خۆی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و خزمەتەکانیدا ئەم شەو نزیکەی 400 سەبەتە خۆراکی گەیاندە قەزای سەی سادق وا بڕیارە بەردەوام بێت و ئێستا من مامۆستا عەبدولقادر بەرپرسی ماڵبەندی 12 شارەزوری کۆمەڵی ئیسلامی لە دەمەوێت زانیاری زیاتر لەو وەربگرم. مامۆستا گیان سڵاو لەبێم کاتۆ باش، دەمەوێت بزانم ئامانجی ئێوە چییە لەم کاتە؟ سلام سەرچاو بەخێر بێنێ خوا سپاستان دەکەین ئەرکتان کێشا. دیارە لە چوارچێوەی ئەو کارە خزمەتگوزاری و مرۆیانەی کە لەم کات و سات و بارودۆخەی ئێستا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەستی پێکردووە لە هەموو سنوورەکان و لە هەولێرەوە هەتاوەکو سلێمانی و شوێنەکانی دیکەش. ئەمڕۆژ بە سوپاسەوە 400 سەبەتەی خۆراکیان ناردووە بۆ سنووری مەڵبەندی 12 شارە زور، تەمان بەتەنها بۆ سەی سایق نییە، بۆ سنووری مەڵبەندەکەیە. دیاراوانش لە ڕێگەی خێرخواز و ئەوانەوە کۆیان کردوێتەوە و بەدەستێکی ئەمینەوە گەیاندویانە. ئێمەش ئینشاءڵڵا هەموو ئەو کەسانی کە شایستن بەو هاوکاریانە ئەیان گەینە دەستیان و ئێمە جارێکی سواسی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەکەین و بەتایبەتیش کاک عەبدولستار کە زۆر زەحمەتی کێشاوە و بەردەوام پەیوەندی هەبووە لەگەڵمانە و هاوکارێکی باش بووە سواسەکەین و هیواداری ئینشاءڵڵا هەموو خێرەومەندان زیاتر هاوکاری ئەم بەرنامە خەیرێ بکە بۆی هەموو سنوورەکانی کوردستان بتوانین ئێمە ئەم هاوکاریان بگەنینە دەستیان. لە داهاتوە بەردەوام دەبن. ئێمە سواز بۆ خی پەروەردگار هەر جگەل لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەرنامەی بەخشینی دەستگای بەخشینی کۆمەڵی ئیسلامیژەوە دیارە هەر هاوکاریەکی باشیان ناردووە بۆ سنوورەکە و زۆر کەسایەتی تری کۆمەڵی ئیسلامی شەیە کە ئەوانی شەر هاوکاریان ناردووە. ئێمە بە وەجەبات هەموویمان تەوزیع کردووە بەسەر ئەو کەسانی کە شایستن ئەم هاوکاریانە بگێتە دەستیان و پێویستیانە و هەر خێرەومەندێکی تریش هەم لە سنوورەکەی خۆمان ئەگەر هاوکاریمان بکەن ئێمە بە تاکید خۆشمان هەوڵەدەین، چونکە ئەو بارودۆخە دیارە زۆری خایاند و ڕوونیش نییە لێمانەوە بزانین تاکەی پێچێ و چەندێکی تری پێچێ، بۆیە هەر کەسێک هاوکارمان بێ ئێمە سوپاسەکەین و بە ئەمانەتەوە گەێنین دەستی خەڵکی خۆی. باسی ئەو کرد داوەکە لە خێرخوازان هاوکارتان بێت، تا چەند خێرخوازان لە ئێستادا هاوکاری ئێوە بەبۆی ئەو سەبەتە خۆراکانە بگەێن بە هەژاران؟ وڵا دیارە زۆر کەسولایەن و حتا حکوومەتیش دەستی کردو بە کۆکردنەوە هاوکاریوانە شتەکان دابەش بووە. ئێمەش بە ئەندازەی ئەوەی کە پێویست بێت وەکو ئەوەی کە خەڵک مستحقە و بیگەنێتێ شتێکی ئەو تۆمان هێشتا کێ پێ نەگەیشتۆ، بەڵام ئەلحەمدولیلا یعنی خێرەومەندانیش هەر هاوکارمانن دەستیان پێمانەوەیە و ئێمەش لە ڕێگەی هاوکاریەکانی ئەوان و خێر و سەدەقەکانی ئەوانەوە ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆر کە شایستە بووە بەو هاوکاریە ئێمە گەیاندومان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سوهەیب محەممەد کە لە قەزای شارە زورۆوە ڕووماڵی کەمپەینی خێرخوازی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانی کرد بۆ هەژارانی قەزاکە.